یارانە کوردەوار وەختتان وخەیر. یاران ڕاپەڕینە کوردەوار سربەخۆ بزانن وەختێ یارانە کوردەوار پرسیارتان لێکن کە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ چی کردگە و چۆن دوژمن و نەیارانە ومەتە کوردی خستگەسە مەخمەسەوە ئێشێ بتوانن وازح جواو بدەنەوە تا بفەهمن میزانە کار و عەزەمەتە کارە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ بە چ سوورەتێک بووگە. ئیمڕۆ من دەرسێک ئەدەم لەم دیبەیتە دەرسێک ئەدەم بەوانەی کە گەرەکیانە بزانن ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ چی کردگە و چۆن ماهیەتە کارە 300 ساڵەیە نظامە کۆرپۆریشنیە جەهانی دەرخستگە و خەریکە ئومەتە کوردی لە ڕاستایێ قیامە خۆیە هەدایەت ئەکا. بۆچی دەوڵەتانە منتەقە دەوڵەتانە کۆرپۆریشنیە منتەقە ئەناسر و وەچەکانی ئەم دەوڵەتانە کە توانی گیانە سڵتەی ئەم دەوڵەتانە و ئیقتدار و ئەوتۆریتی ئەم دەوڵەتانە لە ناوە مێشکە ئینسانە کوردیا جێ بخەن و ئەوان بە کەمترین کەرەستە و بە کەمترین ئیمکانیات ئومەتە کوردیان کۆنتڕۆڵ کردگە فەلەج کردگە خەسەندگیانە و ئومەتە کوردی خۆیە ئیمڕۆ خۆی کاول و نابود ئەکا بۆ نظامە سڵتە و من بارها ئەشارەم پێکردگە عەلیە خامنەئی ناپەنەمێت نەپەنەمیاگە لە ناوە ماڵە ئێمە مەوجود وێت. دەوڵەتە عێراقی ناپەنەمێت لە ناوە ماڵە ئێمە مەوجود وێ. کازمی ناپەنەمێت. ئوردوغان ناپەنەمێت. کێ ئوردوغان و سڵتەیە ئوردوغان بەسەر ئێمەوە ئەهێڵێتەوە و ئیدامەی ئەدا ئەو مێشکەسە کە لە ئێمەیان دروست کردگە و ئێمە قبوڵمان کردگە و ئێمە هێزی حرەکەتمان لێ گیریاگە. من ئیمڕۆ مەسئلەیەکەکەمە دەستاویزە خوەم. ئەو مەسئلە نامەیە ئایەتوڵڵاه مەردووخە بۆ جافرسانە لهۆن. ئێستا ئێوە ئێشێ لەگرا بپرسن اتفاقێک کە تا ئێستا لەم سەرزەمینە کوردەوارە کەوتە بوو چۆن بوو؟ ئێمە مەعمولاً بە شێوەیەکی فرە سەتحی تەکە مەسائلە بەرخۆرد ئەکەین. مەسەڵەن من وەکو دانەیە کورد وەختی گەرەکمە دەرمەوردە جافرسان قسە بکەم مەسئلە مهمەکە بۆ من ئەمەسە جافرسان شەڕکەر بووگە یا شەڕکەر نەوگە، باشە یا جاشە. مەسئلەیە من مهم نییە کە من ئیستەدانیشم لەگدا قەزاوت بکەم کە جافرسان باش بوو یا خراپ بوو، شەڕکەر بوو یا نەبوو. من ئێشێ بزانم نامەیە ئایەتوڵڵا مەردووخ چه کارکردێکی هەست. ئایەتوڵڵا مەردووخ ئەم نامە بوو ئەنووسێ و بوو بە عنوانە سەنەدە تاریخی ئەم نامە بەجێ ئەمێنێتەوە. نەقش و ڕۆڵە ئایەتوڵڵا مەردووخ چۆنە؟ بۆ ئایەتوڵڵا مەردووخ ئەمێنێتەوە؟ بۆ ئایەتوڵڵا مەردووخ 100 ساڵ عومرەکە؟ خۆ وەختی تۆ ئەم مەسئلە بەڕەسی ئەەکەی نگاهەکە کولەن فەرقەکاتەکە ئینسانێک دەربێهترین حاڵەت نیەتی خەیریشی بوێت. نگاهەکە ئەمەسە تۆ یا ئەسەن هیچ تعبیرێکە لە دنیا نیە، یا ئەگەر بتوێت و ئەم کەلەماتە فاسدە وەکو دڵسۆزە کورد و ئەمانە مەترەحیکەی ها بە شوێن ئەوەی کە بزانێت جافرسان شەڕی کردگە یا شەڕی نەکردگە، جافرسان چی کردگە یا چی نەکردگە. ئەسڵەن نێ بە شوێن ئەوەی کە بالئەخەرە یە تاریخێ لە جافرسان دانریاگە و ئەم تاریخە کێ گزارشی ئەدا هەدەفی لەم تاریخە چییە؟ ڕۆڵ و کارکردە ئایەتوڵڵا مەردووخ چییە؟ ئێمە ئەمە بەڕەسیەکەین. ئەمەسە کە ڕاپەڕین گورزێکی وەحشەتناکی داگە لە نظامە سڵتەی جەهانی و دووچارە قەیرانیان ئەکا. ئەمەسە فەرقی ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ تەکە تەمامە دەستکردەکانی کە تا بە ئیمڕۆ دروستکریاگن لە ژێرە ناوە مبارزاتە مەردەمە کورد. خب ئەمە بەڕەسیەکەین. مەتنە نامە بە زوانە فارسیە، زوانە یەدیشە جوولەکەی فارسی.
با من تەوزیحێک بدەم ئەم تەوزیحە ئەمەسە وەختی ئێژین زوانە فارسی ئەمە نییە جوولەکە لە ئاسمانگۆ ئەم زوانی هاوردوێتە خوار جوولەکە زوانێک کە زوانە مردمە ئێمە بووگە دەستکاری ئەکا دەسی تێ ئەوات زاراوەی خۆی تێئەخا وەم چمکەکان ئەو جۆرە بەکار ئەوە کە دینەکەی ئەو گەرەکیسی و بەرنامەکەی ئەو گەرەکیسی لذا زوان فارسی قسمەتە ئەعزەمی لە زوانە گۆرانی گیریاگە ئەدزرێت بۆ خاتری ئەوەی زوانە فارسی مەوجودیەت پەیاکە ئەو جار زوانە گۆرانی ئەکوژن زوانە گۆرانی نەهنە تایفەس نەهنە ئێڵە نەهنە منتەقەیەکە تەوەجۆ بکەن هەنە هیچ کوێ نییە زوانە گۆرانی زوانە دانائیە دانائی گۆڕان یعنی ئەو کەسە گۆ ئەڕانێ گۆی زەوی شتە خرت تۆپ ئەو کەسەی کە تۆپ ئەڕانێ گۆران یعنی ئەیڕانێ دێوانە کێدی وەی تەور داناو بوو مەرکەب لە مەیدان گەردوون ڕانابوو دیسان مەیدان خرتە دیسان گەردوون خرتە تەوەجۆکەن گۆرانی زوانە تایفە و عەشیرێ نییە کەسێ لەگرا خۆی منتەسەب نەکا پێیوە یا منتەقەیەکی جوغرافیایە تایبەت زوانە دانایی کوردیە هەنە جەهانە کوردیە وەلەگرا ئەمیانە کوشتیان هاتن زوانە کوردیان دروست کرد زوانە فاسۆمی وتیان ئەمە زوانە کوردیە بۆ لەبەر خاتری ئەوەی فارسی مەوجودیەت پەیداکە تەمامە مەفاهیمە ناوە زوانە دانائیە گۆرانی فەرقەکە تەکە زوانە تەسویری تەشبیهیە قەومی قەبیلەی عەشیرەیە خوەتە یعنی تۆ لە منتەقەیەکا کە ژیان ئەکەی تۆ وەختێک گەرەکتە کارە دانایی بکەی سۆزی بەیانی سۆحا تەکە فەردا فەرقەکە گا تەکە گاو فەرقەکە ئەو گاوە ئەم گانیە تۆ ئەیوێنیت فەرقەکە ئەو گاوە ئینسانێکە قودرەتێکە کە ئاگاهی نییە و ئەمە زەمانێک ئەتوانێ بە ئاگاهی بگات کە دانایی بیڕانێت لذا گا نەمادە شۆخمدانە کە بەزرەدا کە ئافرینش ئەکا لذا ئەم تواناییە زەمانێک اتفاقەکەوێ کە گاوڕانی بوێت کە هیتیاری بوێت تەوەجۆکەن داستانەکە وا لە ئەگرا زوانە گۆرانی مەفاهیم جەهانە فەلسەفە و انتزاعە ئەبستراکتە مەفاهیم فەرقەکە ئەو گاوە تەکە گا فەرقەکە تۆ بە مەڕووماڵات و گاکەت وا گات هەست ئێژی گا وەلێ گاو تەکە گا فەرقەکە گاو نەمادە تواناییەکە کە ئەگەر ئەقڵ نەیواتە بەرۆ قودرەتێکە کە ئەقڵ نەیواتە بەرۆ توانایی دروست ناوێت چی ئینسان توانمەندەکە ئێمە لە بەحسەکانە وتمان دێکارت چیوت هێگل چیوت مارکس چیوت وتمان وینکنشتاین چیوت وەلێ لە فەلسەفەیە کوردیا داستان شتێکی ترە کە ئێمە بعدەن تێینە سەر ئەمانە لە مانیفێستەکە من ئەم تەوزیحاتە دەم لەبەرەوەی جێبکەوێ بفەهمن کاورا فکر نەکا وەختی ژین گۆران منزورمان لادیەکە لە هەورامان وەختی ژین گۆران منزورمان تایفەیەکە گۆران زوان ئومەتە کوردیە زوانە دانایانە کوردە ومسائلێکە واتیە مەسائلە ئەبستراکتە مەفاهیمێکە واتیە مەفاهیمە ئەبستراکتە کاملا فەرقەکە و تێنە سەرە ئەمە ئیستا ئێمە بێنە سەرە ئەمەی کە ئەم نامانە بە زوانە یەدیشە جوولەکە نووسیاگە فارسی و ئەی خوێنینەوە من پێشووتر بێژم ئایەتوڵڵاه مەردووخ کێ بوو تەوەجۆ بکەن القاب الدینی وسلسلة مراتبية جولك ساز شيع ساز واسع
توجه بكن. شيخ سيد ملا ميرزا، شيخ سيد ملا ميرزا آخون، شيخ سيد ملا ميرزا آخون، سقة الإسلام، حجة الإسلام، آية الله، آية العظمى. أمانة مقام ومراتب جولك سازن كمتبلور أو لدين جولكي شيعة من نموت مذهب وتم دين آقاهانة أم كلمات بكاروام. ده أوله شيخ سيد ملا ميرزا آخون، سقة الإسلام، حجة الإسلام، آية الله وآية العظمى. آية الله العظمى ببخشن. آية الله كسيكا كبدرجة اجتهاديش أقاد لفرع الدينو ناوي لحيج مرجعيكي تقليد بكا بلكو إشي لخوي تقليد كا. أم سلسلة مراتب مهمة أمام موجود نية لإسلام السنية. توجه أكي پس تو أميني يكسري مفاهيم ويكسري تايتل وعنوان كأكوي تسردم مردم مفاهيم متأخرة، قلب مفاهيم كرياغة ومقاماتك بحثكري مقامات متأخرة كلتي دو ست صال گذشتوا جول كفري أداتنا وأمة كردي وأمة كردي بكاري أوات بي أويك بزاني داستان چيه. بهلول ذاتی بی ذات یک دانه، عامیان ماچن بهلول دیوانه. داستانك امسا که اصولا عوام مردم زمانك او نيار که دانایان پیدا بون و دانایان خط بدن بمردم تا مردم بتواني سره لناصره تشخيص بداد و هر دوراني دانای خویتید. خب استایم باب بزانین آیت الله مردوخ چیز. آیت الله مردوخ طبق نوشتکان سایت خویان آیت الله مردوخ، آیت الله شیخ محمد مردوخ ملقب جمال الدین فرزند مرحوم شیخ عبدالمؤمن در 27 رجب سال 1297 هجری برابر با 1256 خورشیدی در سنندج به دنیا آمد. وی فردی متفکر، روشن فکر، فیلسوف، سیاستمدار، شاعر، روزنامه نگار و یک سردار جنگی بود. آقای جمال الدین، آقای آیت الله مردوخ که اعلى مقام آیت الله شیعیه. آیت الله من وتم چکار است. خب آیت الله مردوخ هم متفکره، هم روشن فکره، هم فیلسوفه، هم سیاست مداره، هم شاعره، هم روزنامه وانه و هم سردار الشرع. مردوخ از علمای شافعی استان کردستان و از رجال نامدار ایران و جهان اسلام است. ای مردوخ لعلمای شافعی مذهبی استانی کردستان و لرجالی بناوبنگی ایران و دنیای اسلام که خود و اجدادش همگی از خدمتگزاران اسلام و از مدرسان و علمای عالی مقام کردستان و سایر مناطق کرد نشین هستند. آقای مردوخ خوی و کسوکاری و آبا و اجدادی لعلمای عالی مرتبه کردستان و ما بقی نقاط کرد نشینن. لگرا کردستان منظوری استان و محافظه کردستان.
این خانواده علم پرور بنمال علم پروره در طی قرون متمادی لناو قرنهای پشت یکتریه پس از اسلام دعای اسلام همواره به امر ارشاد مسلمین و سنندج و توابع مسلمین و اشاعه علوم اسلامی در مناطق کردستان، اورامان و اردلان سنندج و توابع آن پرداختند. بله، قرون متمادی به نماله به ترویج و اشاعه اسلام می پرداختند و در سلاسل عهد قاجاریه پیوسته امر خطیر تدریس و امامت و خطابت جمعه را در مسجد دارالإحسان دارالایاله سنندج بر عهده داشتند. پدرش سمت امامت جمعه سنندج را بر عهده داشت. در 12 سالگی پدر شیخ محمد مردوخ درگذشت و از همان زمان شیخ عهدهدار امامت جمعه سنندج شد که اکر 12 ساله بوگس و امام جمعه سنه. بله، و در عهد قاجار و پهلوی تجربه امامت جمعه سنندج را داشت. لکات قاجاریه و پهلوی کن امام جمعه سنه بوگه. با مجموعه خصایلی که خداوند در وجودش به ودیعه نهاده بود، شخصیت بارز و نابغه‌ای پدید آمد که آوازه او در سراسر کردستان و سپس بین مناطق سنی نشین و در نهایت در سراسر جهان منتشر شد. از 7 سالگی نزد والدینش به آموختن پرداخت، سپس در نزد عمویش مرحوم شیخ عبدالرحمن و آنگاه نزد مرحوم شیخ محمد لون در مسجد کهزاد سنندج ادامه تحصیل داد. بقیه علوم خود را با فراستی که داشت از طریق بحث و مجادله با بزرگان علم و ادب آن زمان در مدتی کوتاهی فرا گرفت. سپس بر هنرهای مرسوم نظیر معماری و حکاکی و گچبری و حجاری و ساعتسازی و نجاری و باغبانی و گلکاری و مخصوصا علم پیوند نباتات مسلط شد و از هر کدام در زمان مناسب و برای پیشبرد اهدافش استفاده می‌کرد و اوقات فراغت خیش را نیز با سوارکاری و شکار و تیراندازی می‌گذراند. طرز فکر او نسبت به زمان خود جلوتر بود، لذا گفته‌های آن بزرگوار برای سایر علما قابل درک و فهم نبود، لذا وی را تکفیر می‌کرد. برای نمونه در یکی از آثارش به نام رموز آفرینش به طور مفصل در مورد گردش الکترون در ندارهای مختلفی و در سطوح انرژی متفاوت به دور هسته اتم و نحوه آزاد شدن انرژی به هنگام انتقال الکترون از یک سطح انرژی به سطح دیگر و پدیده‌های فیسیون و فیزیون صحبت می‌کند. شیخ محمد مردوخ و ملقب آیت الله مردوخ کردستانی در عهد 6 پادشاه و قریب به 1 قرن زیسته است و ایشان در طول زندگی خود بالغ بر 115 جلد کتاب و رساله مختلف و در زمینه‌های متفاوتی نگاشته که بیشتر از نصف آنها چاپ و منتشر شده است. در زمینه فلسفه کتاب بسیار با ارزش دیگری دارد به نام جان و جین که کل لغات استفاده شده در آن فارسی است و در آن حتی یک لغت عربی موجود نیست. دیوان شعری نیست که از وی به یادگار مانده است با شعرهای فارسی و کردی و عربی که متاسفانه تاکنون مقدورات لازم برای چاپ آن فراهم نشده است. او متجاوز از 100 کتاب و رساله تألیف کرده که در حدود 60 فقره از آنها به چاپ رسیده است. آیت الله مردوخ در حدود 130 فرزند، نوه، نتیجه و ندیده خود را
به چشم دیده است. به طور مشخص و برنامه ریزی شده بیش از 5 بار به جان وی سوء قصد شده و در حالی که از مال دنیا اندوخته‌ای بر جای ننهاده و به مرگ طبیعی درگذشته است. اما زندگی نامه آیت الله مردوخ بود. خب من اما بۆیە خوێندەوە تا ئێوە بزانن ئەم ئاغا چۆن معرفیە کری. ئەمە بە ئایەتە ئەزامە سنی معرفی کریا لە جێگەیەک و هاتە خوارەوە وتی تەکفیریشیان کردگە. ئەمە بە ناودار جەهانە ئیسلام ناودریا بەڵام لە خوارە وتی تەکفیریان کردگە. ئایەت الله مردوخ، مردوخ کوردستانی مشخصەن بە کتاوە تاریخ کوردستان آیت الله مردوخ کە تاریخ نویسی ئەکا. ئەم کاورا هەمە فەن حەریفە، هەرچی شتە ئەزانێت، نەجاری و بەزازی و ڕەزازی و باغداری و کشتە نەباتات و هەرچی شتە ئەزانێ، سوارکاری و تیرەندازی و هەرچی شتە ئەزانێ. ماغا ئیستا ئەمەوە چه دەردێگە خوا؟ ئەم ئایەت الله مردوخەوە دەردە کێ ئەخوا؟ چه کارەس؟ با ئەدامە بین، با ئەدامە بین. آیت الله مردوخ نامەیەک ئەنووسێ بۆ جافرسان. لە ئەبتدای دیبەیتەکەوە وتم ئەوڵەن بابزانن ئایت الله مردوخ و ئەژدادە نادرۆسی گشتیان جوولەکەنەوە میسە سابت یەکەم جوولەکەن کە تاوە فارسی نووساگە یەک کەلمە عەرەبیتیانە. فارسی تۆ لەکوێ فێر بووی؟ ئەگەر زوانی یەدیش ناو ماڵت نییە تێمە سەرە ئەمانە گشتی. تۆ چه وەزیفەیەکت بووگە ئەم کتاوە بە زوانە فارسی بنووسی؟ ئایە مردوخ، ئایەت الله مردوخ. خە ئایەت الله مردوخ نامە نووسیستە. لە سەرەتاوە وتم ئێمە بابزانن نامەی ئایەت الله مردوخ بۆ جافرسان دەستاویزە. جافرسان دەستاویزە کە ئایەت الله مردوخ ئەم نامە بنووسێ. کار کردە ئەم نامە چییە؟ ئەم نامە کارکردی ئەوە نییە کە جافرسان تەسلیم کا یا ئوسولە نامەیەکی وا مەوجود بووێ یا نەبووێ. سوتورە نامە داستانێکی تر تاریفەکاتەوە. ئێمە ئەم دیبەیتە بە بەهانەی کێیەکەین؟ ئێمە ئەم دیبەیتە بە بەهانەی ئەوە ناکەین بزانین جافرسان پێیە گەورەیەک بوو یا نەبوو. ئێمە تحقیق لە ئوموراتە تاریخی ناکەین بزانین چەند شەڕیان کرد چەند نەفەر کوژیە. نه، ئێمەش هەدەفمان هەست. هەدەف و قەستە ئێمە ئەمەسە سابتی بکەین مەتن ڕاپەڕین دروست دەست بۆ مەسایلەوە بە دیتێکتیڤیە تاریخی و کاراگاهیە تاریخی دروست دەسی بۆ ئەوە. وەلێ هەدەف ئاغای ئایەت الله مردوخ لە نووسینە ئەم نامە چییە؟ ئەوە ئێشێ تۆ تاقیب بکەیت تا بفەهمی ئەمە کیس، تا بفەهمی ئەوەی کە تۆ پێی ئێژی تاریخ چییە، تا بفەهمی وەختی ئەم نامە ئەوێت و سەنەدە تاریخی دوای 100 و قسوور ساڵ یعنی چی؟ یعنی چی سەنەدە تاریخ؟ سەنەدە تاریخی بێرە. ئێستا سەنەدە تاریخیەکە بەڕەسیەکەین. ئەمە سەنەدە تاریخیەتر وانە با بەڕەسیکەین. بزانین ئەم سەنەدە تاریخیە بە چه نیەتێ نووسیاگە، کێوت کێسی بینووسێت. تاریخ کوردستان ئاغایە مردوخ بۆ ئەینووسێ. بزانن تۆ وەختێ حیچێ نەویت خۆت وەختی تاریخی بۆ خۆت گەرەکتە دروستکەی خۆت منتەسەبەکەی بە گەورەیە. مەسەڵەن کاورا تازە گەیگەوە دەورانێ تازە پولی پەیا کردگە، تازە نەو کیسەس یە پولێکی باداوەردە هاتگە چیەکە؟ سایەکە کوڕەکەی بەهێنێرێتە پاریس بیهێنێرێتە پانسیۆنی فەڕەنسایی فێر بوێ، سایەکە کوڕەکەی بەهێنێرێتە سوئیس، سایەکە کوڕەکەی بەهێنێرێتە دانشگایە UCLA، بیهێنێرێتە کەمبریج، بیهێنێرێتە ئەکسفۆرد. بۆچی؟ لەبەر خاتری ئەوەی شکۆهێ بۆ خۆی دروستکە. بەچی؟ بە ئاداب سفرە و بە تەرزە پوششە لباس و بە نەو ئەخەیاتیە کە هەڵیە بژێرێت و بە نەو ئەلایف ستایلێکە هەڵیە بژێرێ گەرەکیسی نیشانی بدات کە ئەمە یەکسری مەسائلێ تریشی بێجگە لە پوڵ هەس. یعنی یەکسری عنوان و تایتڵ و مەراتب گەورە و ئەلقاب و حافزەی تاریخی خۆی منتەسەبەکە بە شەیخێ، بە شیوخێ، بە ساداتێ، خۆی منتەسەبەکە بە بەجێ، بە خانێ، بە پادشاهێ و ئەوا بۆ خۆی گەورەی و عەزەمەت دروستەکە. سوال ئاغای ئایەت الله مردوخ ئەگەر تۆ
کوردیەت پاڵی پێتۆنیاگە تاریخە کوردستان بنووسی بۆچی سعی ناکەی تاریخە سەروەری و گەورەی و عەزەمەتە کورد بنووسی بەڵکو لەم تاریخە تۆ مردمە کورد مردمێکی پراکەندەی متەوەحشی هیچکاران تۆ ئەم تاریخە کێ سەفارشی داگە پێت بینووسی کێ سەفارشی داگە تۆ چۆن ئێمە ئێشێ قبول بکەین تۆ کوردی ئایەتوڵای ئێمە بووجی و با تۆ تاریخە بۆ ئێمە نووساگەوە قسەکانە تۆ حجەت وێ حجەت الئیسلام ئایەت الله مەردوخ بۆ پس تۆ یەک کارکردێکت هەز ئایەت الله مەردوخ تۆ وە خانەوادەیە تۆ کارکردیان هەست تۆ وە خانەوادەیە تۆ کارکردیان ئەمەسە کە ئوسوولەن ئەنچێ جەعلیات و تڕەهاتە جوولەکە نویسە پشتڕاستی بکەنەوە ئێوە ئادرسە زانایانە کوردن دانایانە کوردن ئێوەن کێ نووساگێزی ئایەتوڵا مەردوخ ئایەتوڵا حەمەی مەردوخ جەمالەدین ئەوە نووساگێسی کوڕە شێ عەبدوڕەحمان ئەوە نووساگێسی اوكي متن النامة جناب أمير الأمراء العظام آغای جعفر سلطان سردار معتزد حکمران لهن خب ئەلەم خەتابەکە قەراریدا گویا وا ئەنوێنێ کە ئەم عنوانە سەردارە حکمڕانە کوردستانە ئەلقابێکە کە دەربارە قاجاریە بە ئاغای جعفر سولتانی داگە جعفر سانی داگە خب ئەمە یعنی گەرەکێ لە زەهنە ئێوە چی بخاتەڕێ یعنی گەرەکێ وا بێژێ کە ئەم ئاغا بە حکومە حکوومەتیە شاهانە قاجاریە منسوبە بە حکوومەتە کوێ بووگە منسورە بە حکوومەتە هەورامانە لهۆن بووگە یعنی ئاغایە جافرسان خۆی نەچووگە و زرنگ نەوگە و بۆ خۆی منتەقەیە حکوومەتی دروستکە و حکوومەتکە بزانن ئێمە وتمان زەرفە 300 ساڵە گوزەشتە خەریک بوون جامعەیە ئێمە دەستکاری بکەن شکلی بن تا بیخۆن حەپەلوشیکەن یەکسری شێخ و مەلا و ئەمانانە دروست کرد ئەمە بڕە جێگەیشیان لە دەست دەرەچوو خۆ ئیستا لە خەتە ئەوەڵە خەریکە ئەمە ئەخاتە ناو زەهنتۆ پس ئاغای مەردوخ نامە بۆ جافرسان نانووسێ نامە بۆ زەهنە من و تۆ ئەنووسێ کە من و تۆ 100 ساڵی تر 50 ساڵی تر بیخوێنینەوە بە عنوانە سەنەدە تاریخی استفادە بکەین لە خەتە ئەوەڵ ئێمە پەیمان برد جافرسان بەرساختەیە دەسە دەوڵەتە قاجاریەز چون دارای لەقەبە ئەمیرولئومەراس سەردار معتەزدە ئەم دوو لەقەبە دەربارە پادشاهانە قاجار داگیانەوە ئاغای جافرسان جعل مطلقە تاریخ پس ئەم لەگرا گەرەکیسی بێژێ قدرەتە جافرسان قدرەتێکە کە تەنفیز کریاگە پێوە لە ڕێگەی کێ لە ڕێگەی مەمالکە مەحروسەیە قاجاریە لە ناوە مەمالکە مەحروسەیە قاجاریە تحت ناوە چی تحت ناوە فەرامینە حکوومەتی و منسوبانە حکوومەتیە خلافەتە قاجاریە لە مەمالکە مەحروسەیە قاجاریە پس ئەم خەتە ئەوەڵ ئەمە ئێژێ جناب أميرالأمراء العظام جعفر سلطان سردار معتزد حکمران لهن و مفازات الدام إقباله بله إقبالتان و بختتان برزویت و متداوم بید بارها به شما نوشتم این آخرین بار هم باز می نویسم که عصر عشایری و دوره ملوک و توایفی سپری شده است خط دوم استتو ازانی خطاب امنام جعفر ثانیه خطاب ذهن منوتوس ام آغای تاریخ نویس جولکه تحت ناو آیت الله عظما کلمه بکلمه کلم نامه بکاری اوا بدقت بکاری اوا بدقت بکاری اوا لبروی بما ایجن سند تاریخی ام سند تاریخی چی اکا اثبات دوران بو ایما اکا اثبات وقایع بو ایما اکا
ئەم وەقایعە چین ئیستا ئەگەیمامە ئەمانە ئیدعاکەن دەوڵەتە ئێرانی دەوڵەتە 2500 ساڵەیە شاهانە ئێرانیە کە بە شاه ئێژن شاهەنشاه حکوومەتە شاهەنشاهی سیستەمە شاهەنشاهیە ئێرانیان 2500 ساڵ بە سوورەتە متەداوم دوای ئیمپراتوریەتە کوورەشە هەخامنشی تا دەورانە پەهلەوی ئیدامەدار بووگە و ئیدامەی داگە ئەمما لەگرا یەک اتفاقەکە فێ ناگەهان دەورانە قاجاریە لە شاهەنشاهی دەرتێت ئەوێت تۆ حکوومەتە ملوک و تەوایەفی ساختارەکە کول لە نەگۆڕی و ئەوێت تۆ حکوومەتە سەرانە عەشایر ئەم دوو مەفهومە تەوەجۆ بکەن لە تەناقوزاتێک وا لە ناوی مەتنەکە پس لەگرا ئێژی دەورانە ملوک و تەوایەفی و عەشایری بەسەرامەدە است یعنی تەوەجۆ بکە دەورانە حکوومەتە قاجار تەواو بوو تۆ مەنسوبە دەوڵەتە قاجاری تەواو بوو گام دەورانە جەدیدی دەسی پێ کرد خۆ ئەمە خەتە دەوەمی پس لەگرا بە ئێمەیە مخاتەبە کورد سابەتی کرد هەروە لە خۆیوە تفی کردە ناوە مەغزمان چووە ناوە نەستمان چووە ناوە ئەنکەنچزمان کۆلەکتیڤ ئەنکەنچز زەمیرە ناخوداگاه جەمعیمان کە حکوومەتە قاجاریە مەوجود بووگە و سەرانە ئیلات و عەشایری منسوب کردگە و ئەمانە حکم حکوومەتیان بووگە و لەقەبیان بووگە ئەمیرولئومەرا بووگن سەردار معتەزد بووگن پس ئەمە نیشانەدات کە ئەم کوردە ژێرمەجموعەیە حکوومەتیە دەوڵەتە ئێرانی بووگە تەوەجۆکەن خەب بارها جاروبار نام بارها یعنی بە مکررات بە تکرار و بۆ ئێوە نووساگمە و این آخرین بار هم باز منویسم جاری آخرە کە بازم بۆت ئەنووسم تماشاکەن ئوسوولەن تۆ گەرەکتە تەکە کاورایەکی گەردەنکەشا کە منتەقەی حکوومەتی هەست چی بکەی واردە مزاکرە بوویت ئیستام ئاغا لە ڕێگەی گەورەیە بە ناو ئایەتۆڵا نامەی نووساگە جافرسان نامەکە دڕێویت و گوو خواردە خاڵەتەکەی لە کاری گەورەکان تو چکاری ئەگەر ئەمە ئایەتۆڵا وایە و بە ناو دین قسەی بکردایە بە ئایە لە قورعان دەسی پێ ئەکرد و سعی ئەکرد نەسایح دینی بکات تەبقە حەدیث و ئایاتە قورعان نەیکردگە ئەم ئاغا نامەیە چی ئەنووسێ نامە ئەنووسێ بۆ جافرسان کاورایە کە حکوومەتە مەرکەزی ناچێتە ژێرەباری و ئەم جافرسانە گەرەکی تەرقیب کا بەوەی کە ئاغای جافرسان تەسلیم بوێت تۆ براکەم یا هەیەتە مزاکرە هەنێریت یەک سری مشەوق ئەهەنێریت و یەک سری چی ئەهەنێریت کە ئەمە اتفاقە بکەفێ ناوەی کە دانەیە لەگرا هەڵسێت تو عنوان تایتڵ چکارە زیستایە توڵا مەردووخ تۆ نەمایندەی حکوومەتی تۆ وەزیری تۆ چ کارەی ئەم نامە ئەنووسی ئەشی جافرسان لە خۆی پرسێ ناینووسێ ئەم نامە بۆ جافرسان نەنووسیاگە ئەم نامە بۆ زەهن ئێمە و ئیمڕۆ نووسیاگە بۆیە هەر خەتێکی وە دقت نووسیاگە تەوەجۆکەی پس ئەمە باتڵی ئەکاتۆ ئایەتوڵا مەردووخ بە جێگەیە لە جێگەی ئایەتوڵاهی گەورە یا عالەمە گەورەی ئیسلامی شارەسنە دانیشتوێت و نەسیحەتە دانەیەک ملوک بکە کە تۆ ئاوا ڕەفتارکە ئەو کارە ناکە مەتن دینی نییە سەفارەش دینی نییە و لە مەقامە خۆیوە نییە چون ئەگەر لە مەقامە خۆی بوایە بە مەتن دینی دەسی پێ کرد بە نەسایح دینی دەسی پێ کرد بە متەزەکربوون واجبات دینی دەسی پێ کرد و مەأموری ئەکرد کە بەم فەرایزە و مکەلەفی ئەکرد کە ئەم فەرایزە بەجێ بێنێ ئەم کارێ نەکردە پس ئایەتوڵڵاه مەردووخ تۆ چه کارەی نامانووسی وای جافرسان تۆ کێی ئەم کارە ئەکەی معلوم نییە من بارها نامەم بۆ تۆ نووساگە باڵێ و ئێژێ کە عەسرە عەشایری و ملوک و تەوایەفی سەپەری شده است دوران عەشایری و ملوک و تەوایەفی تەواو بوو گەیترها
ئایچی یعنی با بزانیم قدرەتە تواگەسۆ و چووگە پەیکاری و متفاقە ناکەفێ پس ئەمە سابتی کرد حکوومەتە 2500 ساڵە ئێرانی موجود بووگە جافرسان منتەسەبە دەربارە قاجاریە بووگە ئەلقابی لەم دەربارە بووگە و ئیستا ئەشێ ئەم تەغییرە قبولکە ئدامەدا تمام رؤسای عشایر ایران و عمرای توایف مملکت سر تسلیم به درگاه شاهنشاه عظیم الشأن پهلوی خم کرده هم مطیع و فرمان بردار شدند. بزانن امانه ادعایانه که ناسیونالیزم ایرانی لسر دستگاه شاهنشاهی دانریاگه و اوی که شاهنشاه شاهکانه تره کواتا ایشی جافرسان لگرا شاوید ده هر بم دستگاه جافرسان شاسو امانه ناوی خلف وعده بکن تنیا یکشتیان لگرکه بیعتیان گرکه لآغای جافرسان حیچکی تریان نگرکه که قبول که رضاخان شاهنشاه و اوی شاه ام کارا ناکن ده اما برخلاف حكومة ناسيوناليزم كأنا بوي لسرو لملوك التوائفي وعشائري وإيلات استفاداك لكلميش شاه جعفر سلطان جعفر شاه استفادناكات چون رضاخان چون شاهنشاه كيس پس تو امینی لسرو آمدانه ایشی توائف و عشائر ملوك التوائفي دی خو منات چیتن او دزگای شاهنشاهی بعد چون آقای رضای پهلوی شاهنشاه ایرانه دی جعفر سلطانی شاه بخوی دی دعوی بکرده نامه بنووسێ بوتە جعفر شاه جعفر سان او من شای ایرانم تو بیعتم تکافکە نامه وانیه جۆرەکی ترە پس تو لەگرا ئەوێنیت ئەم نامه تاریخ سازە بو خاطری اوی که ام کسافتەی کتاب ئیمڕۆ دروستیان کردگە بخونجێت بە عنوان سەنەدە تاریخی دەئیستا ئاغای ڕەزاشاه مەگەر شاهنشاه ئێران نییە چ مشکڵێکی جعفر سوڵتانە هەست دێ ئەم شاهانە هەر کامیان بۆ خۆیان قودرەتیان بووگە و قوایان بووگە و ئەرتەشیان بووگە و بووگیانە چ مشکڵێ بۆ تۆ هەست مە تو نایژی 2500 ساڵەمان هاتکرد خەراج گوزاریان کردگە مە تو نایژی تو وایژی لە ناسیۆنالیزمەکەتە ما تو نایژی جعفر سلطان خراجی داگە و دەوڵەتە قاجاریە چون منسوبیان کردگە بووگەسۆ ئەمیر العومەرا سەردار معتەزد ما تو وا نایژی لەم نامە دەی چۆن ئەم شاهنشاه ڕوا شاهانەتر سەرکوب بکە چۆن ئەم کارەکە اوکی شاهنشاه عظیم الشأن پهلوی خم کرده همه را مطیع و فرمانبردار شدند چه شده که شما با آن همه سوابق خدمت که دارید چه شده که شما با آن همه سوابق خدمت که دارید سوابق خدمت به کی دوباره تأکیدی کردو لگرا دوباره کردیونا و ذهن تو جعفرسان بر ساخته حکومت قاجاریه بووگە مأمور حکومت قاج خدمتی بکی کرگە با آن سوابق خدمت بکی به ایران به ممالک محروسه قاجار چکار مرزبانوگە فرماندار لهونوگە چکاروگە جعفرسان ئالەگرا کردیە ناوە پاچە و ذهن انسان کردی که آیت الله مردوخ پس لەگەڵ مخاطب جعفرسان نییە مخاطب ذهن من و تووە کە تەسلیم بووین بەدەسە جوولەکەیەکی نادروست بە ناوە ئایەت الگەوات ئاغای مردوخ خە دەگرای شەیەکی بێت تەوزیح بە خەدەمات جعفرسان کی بووگە و نسبەت بە کێ بووگە نسبەت بە کێ شما با آن همه سوابق خدمت که دارید خدمت به شاه ایران خدمت به دربار قاجاریه خدمت به ممالک محروسه خدمت به کی آیت الله مردوخ خب پس آمدانه لگرا جمله یکی تر واردکا تو لگرا افهمید که ام نام پیجن سند تاریخی گرکی ذهن تو تسلیم که وقایعی کی دروزنانه تحت ناو تاریخ بخات ناو ذهن تو
ئیستا تۆ قبول ئەەکەی کە ئەم سەرزەمینە کوردەوارە شاهانە قاجار مسلەت و گن بەسەریا و ئەمانە کەسانێکیان تحت ناوسان و حاکم و ئەمانە هەڵبژاردەگە و بەمانە لەقەبیان داگەمەنی سەڵ ساڵە پێشە ئەم نامە زاهێرن پس ئەمە کریا ئەزێنێتەوە ئالەگرا ناسیۆنالیزمە ئێرانی ئەچەسپێ وەلێ حەج کەس لە خۆی سوال ناکە دێمە تۆ ناژێمە شاهنشاهی وگە چۆن لە گرایەکەی تۆ مولوکە تەوایفی بۆ خاتری ئەوەی کە بتوانی ئەمانە گشتی بکوژی ئێژی ئەم دەورە مولوک و تەوایفی بوو وەلێ ما بەقیە دەورەکان شاهنشاهی بوو وابوو داستانەکە وابوو دەی تۆ چۆن یەک کاسە بەمە ئێژی شاهنشاهی ئێرانی بعد چۆن ئیستا جعفەر سوڵتانێ شێبەی لە بین بووی بۆ ئیشێ لە بینی بووی شاه سوال لەسەری جێی خۆیە شاه سوال لەسەری جێی خۆیە تۆم کارە بۆکەی نا پس ئەم مەفاهیمە کارکردیان هەسکە بەکاری ئەوەن کاورە ئاگاهانە ئەمە نووسێ وەختی ئەگاتە سەرکوب و کوشتنە جافرسان ئەنووسێ تۆ ڕئیسە عەشیرەتی دەورەی مولوک و تەوایفی تەواو بووگە وەلی ڕزاخان شاهنشاهە شاهنشاهی کوێز شاهنشاه شای شاهانە کوێز پس ئەم دووە متەناقەزە وەلی ئەو ئامدانە هەرتکیان بەکارەوە لە خەتە بان جۆرێتر قساکە لە خەتە خوار جۆرێتر قساکە ناوبردن لە شاهنشا بۆ ڕزاخان تەسبیت دەوڵەتە 2500 ساڵێ ئێرانیەکە فارسیەکە ئەو تەسبیتەکە ئەو کارەکە ئەنا هەدفی جعفر سوڵتان نییە پس خود را به پرتگاه بدبختی نزدیک منمایید خۆتان مەخەنە هەڵدێرە بەو بەختیۆ هەرچە زووتر لازم است خود را مطیع و خدمتگزار معرفی نموده اوامر دولت را انجام دهید هەرچی زووتر خۆتان مطیع و خدمتگزار معرفی کن و اوامر دولت جێبەجێ بکەن و گردن و دوش خود را از بار اصلحه آزاد و آسوده نمایید بەڵێ ئاغای ئایەتوڵا مەردووخ ئیستا ئێژی ئای جعفەر سوڵتان تۆ بۆ خاترەوەی جەفەرسان بمێنی تۆ ئەم تفەنگ و مفەنگانە لەسەرم شانتە لاوە فرە قورسە کورە پرە پێتان هەڵ ناگیرێ لە ژێر ئەم بارە بێنە دەرەوە تفەنگ و مفەنگ دانین دێمە تۆ نایژی ئەمانە مەئمور و شاهنشا بووگن و دێ ئەمانە مەرزدار بووگن و دێخۆوە تێڵا کاورا مەرزداری ناکە ئەشی ئەسڵحەی بوێ دەی چۆن ئەمە شاه ئەمێنێت تۆگە ئەسڵحەی نەوێ دەی چۆن ڕزاخان شاهنشاهە ئەسڵحەکانتان دانین سەرپیچی و تەمەڕۆد از ئەوامر پدەرانەی دەوڵەت ئالەگراتەوە زانی وەختێژێ دەوڵەت باوکە کێ کاتە زەهنە دانێ جوولەکەی بێشەرەف بناوە ئایەتوڵا مەردووخ ئەی کاتە ناو زەهنە مردمە ئێمە کە دەوڵەت باوکە ئەوامر پدەرانەیە باوکی وا ئەشێ چێو بکەیتە ئاسینی وەکو فیۆدۆر پابلۆیچ بیتۆپێنی تەوەجۆتان کرد بۆیە لە لای ئێمە داستان و چیرۆکی دروست ناوێ کوڕ باوکەکەی بکوژێت وەکو براکانە کەرامەزۆف کە فیۆدۆر پابلۆیچێ شەهوەتڕانە بێشەرەفە نادروست ئەکوژێ پس لەگرا دەوڵەتی کردە باوک من مازەرەتمە سەرمام خواردگە ئەگەر دەنگە ناشاز مەوجود بوو ئەگەر من مەجبور بووم تنتن دەست بەم لە خۆم یا لە لوتم یا لە دەموچاوم دەلیلی سەرماخوردگیە ئەویش هەنە هەوای شێتە بریتانیاز دەحفەیە گەرمە و دەحفەی ساردە و دەحفەی گەرمە و دەحفەی ساردە باشورەت معذرتم از لحضور مخاطبين جمعیت و قوای عشایری وقتی شکوه و شوکت دارد که تحت فرمان دولت باشد جمعیت عشایری زمان شکوه و شوکتی هست که لژێر فرمان دولت هاوی نبو خوی هەروە بۆ خۆی بڕوا ئەمە خەریکە ئالەگران لە سیاحەتەکەوەی ژێت و چه خەوەرە دەی تۆ من نایژی 2500 ساڵ حکوومەت بووگە ئەمە تو نایژی ئەمە دەوڵەتە و دەوڵەتە مقتەدرە و ئاوا بووگە و چووگە بەرەوە ئێستا چۆن ئەمانە بووگن و عەشایر مە هەگەل نایژی ئاغاز دەوڵەت بە ئێوە دەسی پێ کرد
مەوان ناژێهێگن چۆن ئێستا ئەمانە بگون و عەشایر و دەسەڵاتەکانیان حیچێن نییە و تا لە ژێرە باڵە دەوڵەتانەوەن حیچێن نییەن و دەوڵەت بەمانە گەورەیەدا و دەوڵەت بەمانە ئەمە کام دەوڵەتە کام دەوڵەتە ئەمە خب تەوەجۆ بکەن لەگرا دیسانەوە مخاتب ئاغای جافرسان نییە مخاتب تۆی قرارە ئەم تاریخە جعلیە جوولەکە نووسەت و باوەڕ بکەی پس لەگرا شێوەیە حکوومەتیە کە ناسیۆنالیزمە ئێرانی قاویلەیەکا و حەزیپەیەکا و شاهنشاهیە و ما قدرت بودیم و هەگەل ئێژی ئاغازە تەمەدون بە دەوڵەتە ئێرانی دەست پێکات و ئەمە مەترو دەشتە مزەخرەفێکە مشت عەشایری مەسخەرەیەکە با کۆی کەرەوە دەمە تۆ نایژی ئەمە منسوبە قاجاڕیە بووگە کاورا خۆی بۆچی ئێشی ئەسڵحە تەسلیم کات کەس ناوێت سوال بووی خۆ وگرنه صورت یخ را خواهد داشت که در مقابل اشعه آفتاب در قلیل زمانی آب شده نیست و نابود می شود وگرنه در صلاة عشایری وسا یخبر خور دولت وسا خور بتاوی پیا ای تاوینی تو و تۆ ئەفەوتی با بزانی ئەم دەسەڵاتە حیچی نییە وەسە ئاوێ بەستوێتی یەک تۆز گەرمای دەسەڵات لێ باتوێتەوە سەرپیچی و تەمەڕۆد ئەز ئەوامر پەدەرانەی دەوڵەت جز بەدبەختی و مەزەلەت نەتیجەی دیگەری نەخواهد داشت لەگرا ئاغای ئایەتوڵڵا مەردووخ هەر ئەم قسانەی کە بۆ جافرسانی کردگە لە مزگەوتەکەی سنەی شاکردگێسی بۆ مەردەمە سنەیش کردگێسی سەرپیچی لە ئەوامڵ دەوڵەت مەکەن لە بەرامبەر دەوڵەتان مەوێسن بەوبەختیتان بۆ تێرێ باوک ساحێوتان دەرتێ ئیستا ئەوە ئەفەهمن کارکردە ئایەتوڵڵا مەردووخ چییە کارکردە ئایەتوڵڵا مەردووخ دروستکردنە تاریخ جەعلە تاریخ کنترۆڵ و هدایەتکردنە مەردم و ئومەتە کوردیە لە تەسلیمبوونە لە بەرابەرە کۆرپۆریشنە ئێرانیە وە کۆرپۆریشنەکانە منتەقە وەکو تورکی و عێراقی و سووری پس تۆ ئالەگرا ئەوێنی ئەم ئەلقابە شەیخ و ئایەت الله و سەقەت الئیسلام و حجەت الئیسلام و ئایەت الله العوزما و ئەمانە گشتی بۆ خاتری ئەوەسە مەردم هدایەتکە مەردم کنترۆڵکە وەکو فعال جامعەی مەدەنی ئەمڕۆ مەردم کنترۆڵەکە مەردم کنترۆڵەکە وەکو هەشتەک کە ئەیدەی لە خشتەک وەکو فعالیەتایە ئینتەرنەتی و تەزاهوراتە ئینتەرنەتی ئەمە مەردم کنترۆڵەکە کنترۆڵیەکە پس ئەم ئێژێ دەوڵەت باوکە و هەر کەسێ لە ئەوامری باوکانەی دەوڵەت دەربچێ بەغبەختەوێ ئەم تفەکرێتە زەهنە من و تۆ بەغبەختی چه شەکلیە خۆشبەختی چه شەکلیە ئاغایە ئایەت الله عوزماء مەردووخە تێ هەڵدریاگە تۆخمە جوولەکە تۆ تعریفێ لە خۆشبەختی بکە تعریفێ لە بەغبەختی بکە خۆ تۆ ئێژن فیلسوفویی وەچی ئێژن خۆشبەختی وەچی ئێژن بەغبەختی تبقى الشارع تبقى الدين تبقى عقل تبقى عرف تبقى هەرچێکە تۆ گەرەکتە یە تعریفێ لەم خۆشبەختی بەغبەختیە بکە چۆن سەرپیچی لە ئەوامرە ئامرانەیە باوک دەوڵەت بەغبەختی تێرێ پس لەگرا دووبارە مخاتب جافرسان نییە مخاتب جافرسان و هۆڤیەتە کوردیەکە کە وەکو جافرسان وێ با بزانی هەواست بوێت ئەم تاریخە جعلە گشتی دروسە و هەواست بوێت تۆ تەکە باوک تا تەرەفی ناوی دەوڵەتە سەرپێچی لێ بکە ئرسیەوە پێی ناگا و لە ماڵ دەرەکا و جێگە خەون نییەوە کەویتە کوچە و خیابان و هەواست هەس داستانەکە مەسە تشکیلات عشایری بی اساس و غیر قابل اعتماد است تشکیلاتی عشایری هیچ ئەساسێکی نییە چۆن ئەساسی نییە تشکیلات عشایری چۆن ئەساسی نییە بەر ئەساسی پەیوەندی خوێنی سەبەبی و نەسەبی دانریاگە بەر ئەساسە حافزەی مشتەرەکە تاریخی دانریاگە بەر ئەساسە مەنافع جەمعی دانریاگە چۆن ئەساسی نییە ئاغایە مەردووخەتی هەڵدریاک چۆن نێسی
لدل پیوندهای تاریخی هزاران سالت درو عامل انسجامیانه پیوندهای نسبی و سببی چون خب پیوندهای تشکیلات عشایری بی اساس و غیر قابل اعتماد غیر قابل اعتماد بچی تکی پی بکی زور پی با چون امانه غیر قابل اعتمادن ولی دولت قابل اعتماده چی مایه تداوم دولته چی مایه تداوم دسالات عشایری نیه جوانیتیا اما فقط تفكات ناو الذهن توها استفراقي تيكا هاروا ترهات مرتيكي جولك خليك ترهاتك تناو الذهنت اما بعكس ولبا بيتشوان برعكس اقتدارات الدولة روز افزون و پایان ناپذیر است اقتدار دولت روز افزون هرچی روز زیاده و تواو ناوید چونم اقتدار دولت روز افزون و تواو ناوید ما چون نایجی جافرسان خوی مأمور دولت قاجاریه بوگه ده اوزانی یسی اقتدار دولت قاجاریه چونه ده اما خطو ایسته خود نقض جریانه کد که دولت قاجاریه اقتداری نما روز افزونیش نو اوانیه نما قد دفاع بکا لجافرسان هیچ هلوه لخوی ام چرتو پرتا قرار بکری تناو الذهن مردمه که سوادی نیه نازانید و بعدن اما بیوتو سند تاریخی پس در مقام خیرخواهی و صلاح اندیشی است آقای آیت الله مردوخ مشخصیه که بچه عنوانیک والا کامت جایگاه و مقاماک نام انوسی بو جافرسان ام آغا نه مأمور حکومته نه آیت الله العظماس نه حیچه نه مقام دینیه فقط والا مقام خیرخوازو صلاح اندیش بو صلاحه کی بو صلاح جافرسان قساكي هدف چیه چه نفعی گیری توتید چون لقراتو آیت الله قواد درو اكي دبدو تايا من بعنوان شخصيتي كي الروحاني تبقى دين محمد بتو يجموها مكة خسارة كيتو خلق كشيتو تمرد بر عليه الدولة عين كفرة ودودان حكم الديني بداية بو ام قصتها نكرد تو استاهد كل مقام خير خوازو صلاح خير خوازو صلاح انديش كي جافرسان يا رضاي پهلوي كي كاميان که هرچه زودتر رفعت و عطوفت دولت را با آغوش باز استقبال نموده و اسلحه خود را هرچه سریعا به وسیله نماینده خود روانه شهر نمایید. پس هم آقا لجیگه انسان دلسوز و خیرخوازه او کلمات مزخرفه هست من ایجم مزخرفه او تیان کورا من دلسوزیه کمو دلسوزه و خیرخوازه و حزیبیه که امانه کلمات جولک سازن که ده صلاة دولت دا گیر کره کورپریشنی جولک بسر تو اهیلنو حاله ام مرتكا نيوت ككيب اميوت كام امر ضروري كام مصلحة دنيائي اقبائي كام مصلحة باعثه ام ترهات بنوسيت چی وجداني باعث بوكا بالي بينياغا وظيفة دينية وظيفة اخلاقي انسانية حكم حكومتية چيامة تو امكارا اكي نا تو هدف تاریخ سازیه بو که بو کورپریشن جولکه مرتیکی جولکی بنت جولکی اجداد جولکه تو هدفت امسه من هم به موجب اطمینانی که از طرف حضرت فرمانده تیپ دارم به شما قول می دهم که تا حیات دارید با نهایت احترام و عزت مرتی که تو به عنوان خوری که لنماینده تیپ هسته
جافرسان وا لە حەدە نەمایەندەی تیپە لەشکرێکە یا وەزیرێ یا نخست وەزیرێ یا خود پادشا تو چۆن تحت ناوە قەوڵێکی لەفزی دەمی لە فەرماندەی تیپە سنە تێنامە ئەنووسی بۆ جافر سڵتان جافرسان بعد ئێژیت ئاغای نەمایەندەی تیپ ئاغای نەمایەندەی تیپ چکارەس مەرتیکەی کڵاو بەردار جافرسان گەوجە گیلە ئەحمەقە چییە چ مەقامە ئیجراییەکی هەست مە تۆ نایژی جافرسان بەرساختێ دەوڵەتە قاجاڕی هەست دێم پیاگە ئێشێوەنە سەری بوێتەوە کە ئەمە بە حکومە حکوومەتی بۆی بیسەلمێنن کە جافرسان سانە هەورامانە لەوێ دانیشکە وەوا لە ژێرە نەزەرە شاهنشاه ئارەیا مەهرە دەتۆم کارتە نەکردگە نایکەی خەریکی تحت ناوە وعدەیە فەرماندە تیپێ بۆ جافرسان نامانووسی پس ئەم نامە بۆ جافرسان نییە مەرتیکە ئەم نامە بۆ ئەزهانە عمومی خەڵکە کوردەوارە کە تۆ خەریکی تاریخە جەعلە یەهودی تیا سەنەدیەتە تاریخی پێ ئەدەی ئەم نامە کارکردی ئەمەسە شغڵە تۆ ئەمە بووگە مەرتیکەی جوولەکە مەرتیکەی جوولەکە تحت ناوە فیلسوف و سەردار و شمشێرکێش و گەواباوک و سیاسەتمەدار و جوولەکەی حەیز و ئایەت الله و تاریخ نویس تۆ تف کردگە سە ناو زەهنە مەردم استفراخە کردگە سە ناو زەهنە مەردم تحت ناوە کورت و تاریخە بۆ کورد نووساگە مەرتیکەی جوولەکە یبنە جوولەکە تا حیات دارید با نهایت احترام و عزت به حکومت محل باقی بوده آسوده و راحت زندگانی نمایید حقوقی هم که سابق به شما و کسان شما داده می شد در آتیه هم به عنوان حقوق و امنیه محل به شما خواهد رسید ای جافرسان حقوق بگیره دولت قاجاریه و هەمان حقوقی پێدەن و فیش حقوقیەکەی تەکان ناخوا ئەشی سابەتی بکەن ئەم حقوق دەوڵەتە قاجاریە کوا لیستە حقوقەکەی جافرسان بێرن تۆ ئیشە نیشانی بدەیت دەربارە قاجاریەی پەسمەندە ئەس 2500 ساڵ حکوومەتە شاهنشاهیە ئاریا مهری با دەستگاه دیوان سالاری زەبت و ئارشیفکردن خەرج و خراج مەملەکەتی لەدەساوگە حقوق فیشە حقوقیە ئاغای جافرسان بێرە دەری ڕوویکە تۆ خەریکێژی هەمان حقوق کە پێ ئەدریا چی جافرسان ئەڕووی ماڵیاتی لە مەردەمە هەورامان ئەگرت 150 ماڵیاتەکە بۆ خۆی و 150 بۆ پادشا و بێرە لیستەکەی بێرە لیستە حکوومەتیەکەی بێرە لیستە دیوانە ئاغای جافرسان بێرە بێری پەدەر سوختە هەمان کامە 50,000 تمەن 100,000 تمەن 1 تون گەنم چی بێری مهمات و ئەسلحەیە کە دەوڵەتە قاجاریە هەنارگەسی بۆ جافرسان بێری تدارکاتی کە لە بودجێ عمومی هەنارگەسی و خەراجێک کە جافرسان هەنارگەسی هەر ساڵ بۆ پادشای قاجاریە خۆ ئەمە دەفتەری بووگە سەبت و زەبتی بووگە حساوکەشی بووگە مە تۆ نایژی ئەمە حکوومەتە چۆن ئەمانە نایری وەلێ ئەم نامەی تۆ مەرتیکەی هەڵدریاک ئەوێ تۆ سەنەدە تاریخی بۆ ئێمە تۆ حکوومەتە 2500 ساڵەی ئێرانی تەسبیتەکەی اقتدار دەوڵەتە قاجاریە تەسبیتەکەی حکوومەتێ بە ناوی حکوومەتە ملوک و تەوایفی تەسبیتەکەی تۆ تەسبیتیەکەی تەمامە ئەمانە خەراجگوزارە دەوڵەتە قاجاریە بووگن حقوق بگیرە قاجاریە بووگن لە خدمەتە دەوڵەتە ئێرانە بووگن درۆکەی وەکو سەگ درۆکەی هەدەفە ئەم نامەی تۆشە هەر ئەم شتانەسە کە من وتم حیچێکی تر نییە تۆ تەمامە ئەمانە بە عنوانە سەنەدە تاریخی تەسبیتکەی مەرتیکەی جوولەکە تحت ناوە ئایەتوڵای کورد هەر کە لەو تریبوونی مزگەوتە ئەشیڕێنێ بنە جوولەکەس هەر کە ئەشیڕێنێوە ئومەت کوردیە خەسێنێ بنە جوولەکەس مەئموریەتیان پێداگە لەوێ وێتە تۆ یەک مەلای مەردە چاو پێ نەکەوت مەلاوێت مەردوێت نیتە
گەشتی بەرساخت است گشتی لە ڕاستای خەساندنە سەرزەمینە کوردەوار و ئومەتە کوردیا خەریکە کارەکە ئاسان لە خۆی بەجێتیڵ و شۆڕشی کردگە و مەرتیکەی بەرساختە گەشتی دروستکردی ئاگە شەیخ و شیوخ و تەکایا و مزگەوت و خەتیبەی مزگەوت و فیلسوف و عولەما و تاریخنگار یاکمش پدەر سوختەی بنە جوولەکە سازە ئەم تاریخە ئێمەسە مردمە بەدبەخت ئێمەش ئەوامە ئێمەش نەیزانی چی وەسەرات نەیزانی چی لێ قۆمیە ئێمڕۆیش کێ خەریکەمانە تکرارەکاتەوە مەئمورین و کارمەندانە خۆیان مۆشتێ بنە جوولەکەی پدەر سوختە کە فقط ئەم هەتیوە مردوخە پدەر سوختە 130 نەفەرنەوە و نەتیجە و نەبیرەی دیکە کوان ئیستا ئەمانەیە بوونە 2000 نەفەر چیان پێاتکە ئەم تەخمە جوولەکانە چیان پێاتکە وانەکوێ وانە ناو من و تووە کێ بەر عەلەیه ئومەتە کوردی قسەکە تخمە ئەمانە قسەکە تخمە ئەمانە قسەکە بەر عەلەیه من و تۆ ئێمە ئەکاتۆ ئێرانی و سەربازە هەخامنشتی و ئێمە ئەکاتۆ کورد ئەکاتۆ دواکەوتگ و وەحشی و بێتەمەدون من آنچه شرط بلاغ است با تو میگویم بگو من با تو شرط بلاغ است میگویم خواه تو از سخنم پند گیر خواه ملال در خاتمه این نکته را هم به طور تأکید تذکر میدهم که تمام خوشبختی و بدبختی شما بسته به جواب همین مراسل است تواوی خوشبختبون و بدبختبون تو بسته به جواب ام نامه منسه که اطاعت کنید یا تمرد اگر اطاعت کرد و ملکچ بوید و تسلیم بوید خوشبختی اگر تقیان کرد و تسلیم نوی بدبختی دیگر خود دانید ایتر خود ازانی ام آیت الله فیلسوفه ام آیت الله خداونده ام کاورای کرد خیرخواه نایجی خوشبختی و بدبختی چیه کاورا زەنگەدا بۆ منێژە زندگی خۆت بکەوە تۆ چ ڕابتێکی هەست برا من خەریکم زندگی یەکەم تۆ حاڵی تۆسان نەفامی زندگی چییە تۆ فکرەکەی زندگی یعنی فاسۆلیا خواردن تۆ فکرەکەی زندگی یعنی قەحبەخانە چوون بە نەزەرە من زندگی یعنی داوکاورە دەوربوون دەعویدارە دەوران بوون زندگی یعنی ئەم کارە من ئەیکەم نە زندگی نییەوە تۆ ئەیکەی ئەوە وەکو بەراز ژیانە خۆ زندگی نییە لە منزەرە منۆ تۆ قابلە پێکەنینی آغا تو بێ بەدبەختی چۆنە خۆشبەختی چۆنە بەخت یعنی چی بەخت یعنی چی نایژێتی تۆ ئەگەر تەسلیم بووی خۆشبەختی ئەگەر شۆڕش بکەی بوێسی قیام بکەی بەختی ئەمە کێ کاتە زەهنەتەوە ئایەتوڵڵا مەردووخەی کاتە زەهنەتەوە پس ئێوە دیتان ئێمە نهاتین بەڕەسی بکەین جافرسان پێ خاسێکە پێ خراوێکە ئێمە هاتین قەست و نیەتە ئاغای ئایەتوڵڵا مەردووخمان بەڕەسی کرد ئایەتوڵڵا مەردووخ ئەم نامەکە نووساگێسی دێر بەردێر وە کەلەمە بە کەلەمەی دروست وەکار بردەگە دروست دەڕاستای نیەتێ کە مەئموریەتیان پێداگە ئەنجامی بە ئایەتوڵڵا مەردووخ جوولەکەس جوولەکە قەرارە سەرزەمینە کوردەوار لە بین بوات قەرارە کۆرپۆریشن لە کوردەوارە دابنێ قەرارە کوردیەت لە بین بوات دەرنەتیجە ئەمانە لە لەباسە شێخ و مەلا و میرزا و سقة الإسلام وحجة الإسلام وآية الله وآية العزمى ماموسا وأمانة ظهور أكن وبو إما قسى أكن وبو إما كلام بجيت يلان سند تاريخي بجيت يلان حتىش سند تاريخي خوينينو إما حيزين ووحشين وتيهال درياجين معلوم شنية أم فارس وتركة أم مشت كبير نشينة أم مشت وحشية لكوي هاتقن شون إما بتمدنين دي إما سيستم اجتماعي مان هسو توليد مان هسو اقتصاد مان هسو سياسة مان هسو فلسفة مان هسو جوان دي شون إما متمدنين أمانا متمدنين حسيتي لقرانا يجن إستا هر أو جوا جافرسان ينداقزو جافرسان مثلا جوا أما غاية داقزو يعني بعنوان جوا جافرسان چاپ کرده اولا
ئەمە دەورانە زوانە گۆرانیە ئەم ئاغای ئایەت الله عوزمایە پدەرسوختە بەو بە گۆرانی نانووسێ کە ئاغایە جافرسان بفەهمێ متەرجمینە گەرەکوێ گەرەکێشی بێژێ مکاتبات و مڕاسەڵات بە زوانە فارسی بووگە زوانە فارسی گشت کەسێ زانی گێسی زوانە دیوانی بووگە گەرەکی ئەمە بێژێت بمانەت جافرسانیش جواوەکەی وە فارسی ئەداتۆ جافرسان ئێژێ دەستخەت مبارەك کە سەراسەر مەوعزە و نەسیحەتە پەدەرانە بود زیارەت شد دیسان ئالەگران نەقشە پەدەر بەرجەستە کریاوە ئاغایە لە نەزەرە جافرسان و ئاغایە ئایەتوڵا مەردوح نەخشە پەدەری هەست لەگرا و نەسیحەتە کوڕیەکە و ئەم دەستخەتەی دەریافت کردگە زیارەت شد چاوان پێکەوت خاطر مبارک مطلع است اول کسی که برای خدمتگزاری دولت و سرکوبی عشایر این حدود حاضر شد بنده خانزاد بودم توجب کل میزان سخافتی که منتسبی اکن به جافرسان هورامان دی اگر جافرسان اون سخیفه والم نامک خوی نوساگیسی قسا اکا چون شرکاتک پهلویا مرتی که پدر سوخته خانزاد کیز جافرسان نوکر کیس که لگران نوساگیسی خانزادم سرکوب عشایری بو کی کردگه بو کی کردگیسی بو قاجاریه که مطیع دولت ایرانیان که جافرسان خوی نامی وعنوسید دی جافرسان اونا کزولو ترسیاگه چون شرکاتک ارتش شاها تک سپه بودو تیمسارا کان شاها دی اگر اونا خارو خفیفه لمقابل توی جولکی آیت الله مرتیکه جواونیه اما دستخط جافرسانه رازکه خاطر مبارک مطلع است خاطر مبارک تو اطلاعی هست اولین کسی که برای خدمتگزاری دولت کام دولت قاجاریه دولت ایران خدمتگزاری بوگه جافرسان جاش دولت قاجاریه بوگه پدر سوخته دی بو ناوی جافرسانه کرب بابا خو حاضر شد بنده بودم لکوی حاضر شد که بنده بوده مجلس گیریاو کاندیداتوری بو که ام حاضر بیوتیان که حاضر لگل عشایر سرکشا شرکا جافرسان وتی قربان بنده اول نفر او لکام مجلس اما لکوی پدر سوخته اما جافرسان خوی نوساگیسی و سرکوبی عشایر این حدود یعنی جافرسان کام عشایری سرکوب کردگه سرکوبی بو که کردگه این حدود کام حدود کی بنده خانزاد بودم والا بلا نوکر خاصی کوگه جافرسان و خوی ایجی جعفر سلطان بنده خانزاده نوکر کیس معلومیه دولت قاجار دولت ایران اوکی که در نتیجه فداکاری و خدمتگزاری هم نائل خلعت و مواجب و امتیاز شدم بله اگر آقای جعفرسان خوی خریکه ایجید که من چون نوکر خاصی کوم خلات کریم مواجب یعنی حقوقیان پیم ده معاشیان پیم ده و ام خلعته یکی کن تایتلا کانه امیر الامراء سردار معتزد هنکی هن لشکر پرتمطراق امپراتوریت دارالخلافه تهران قاجاریه بله داستانه که مثلا اما کی اینوسی اما خود جعفرسان متمرد گردنکش اما جعفرسان اینوسی ام خفتو خاری و دان بر نوکری جعفرسان دوای ام نامشه که هر اظهار نوکری اکا بازمش تسلیم نیو شرکه حالا پس آلگرا بینن ام جوابیه تحتنا و جوابیه جعفرسان خریک دیسان و تو
مسموم ئەکاتەوە چی ئەکاتە زەهنێت ئەمە ئەکاتە زەهنێت دەوڵەتە متداومە 2500 ساڵی ئێرانی خان و ئەمیرنشینهاوی منتسبە لە طریقە دەوڵەتە مقتدرە مرکزی لە دەورانە ملوک التەوایفیە قاجاریە ئەمانە منسوباتە حکوومەتن حالا چه واقع شده که جزء خائنین به شمار می آیم؟ خائنین به کی؟ چون آقای جعفرسان ایجی من خائنم. خائن به کیست؟ به تاج و تخته، به سرزمینه. خائن به کیست؟ چون جعفرسان و خو ایجی من خائنم است. خائن به کیست جعفرسان؟ هدفی هست. پس لەگرا مفهوم بناو الدولة سرزمین ایران موجوده که در لفافه آقای جعفرسان ایجی ئێوە من بۆ بە خائنە ئەم ئاو خاکە یعنی دەوڵەت و ئیمپراتوریە ئێرانە ئەزانن. پس لەگرا دووبارە لە زوانە جعفرسانۆ مەقولەی دەوڵەتە متداومە ئێرانی و فارسی دووبارە تەئکید ئەکرێتەوە هەدەفە ئەم نامانە ئەمەسە گرتتان ئەمەی کە پێئێژن تاریخ ئەم کارە ئەکا حاڵیتان بوو نامە ئەنووسن جەعلی ئەکەن بە زوانە جعفرسان کە مەزمونەکەی ئەمەسە دیتان. پس ئیستە جعفرسان خۆی تەئیدی کرد کە خەلعەت کریاگە و مەواجب حکوومەتی گرکە مەواجب حکوومەتی ناسردین شا پوری نەو بڕواتە فەرەنگ استقرازی ئەکرد لە بانک شاهی چۆن مەواجب ئەدا و جعفرسان چۆن ئەو مەواجب ئەداوە جعفرسان یا جعفرسان مەواجب ئەداوە دەوڵەتە قاجاریە کامیان؟ ئێوەیش جواو بانەوە و از من اسلحه مطالبه می کنند. دولت قاجاریه وقتی مورگان شوستری هاورد طبق همین تاریخی که خوان ایجنی که نیروی پلیس دروست که مورگان شوستر در اسلحه خانه شاهی شکند 270 قبضه تفنگ سرپڕی تیا دەراورد حەسەن موسا ساچمە زەن کە نە باروتی بوو نە ساچمەی بوو دای و ئەرازل و ئەو باشە تاران کە بیان کاتەوە پلیس ئەیان وەستە قەی خۆیان ئەسلحەیانە کێشا بۆ خەڵکی و خالی بەستە 140 ساڵە پێش 130 ساڵە پێش خالی بەستە ئستلاح خالی بەستە نەمەتید ئیستا ئای جعفرسان ئەسلحەی لە کێ گرتگە لە کێ ئەسلحەی گرتگە کە بێت ئەسلحەکە دابنیت قاجاریە خۆی لە تارانە لە دارولخەلافەی تارانە تفەنگە سەرپڕ 270 دانەی هەزوا فیشەک و باروتی نییە ساچمە و باروتی نییە چۆن ئاغای جعفرسانی منسوب کردگە بە حکوومەت و مەواجبی پێداگە و ئەسلحەی پێداگە و ئەم جۆر شتانە چۆن ئەم کارێک کردگە خود حضرت عالی می دانید که عشایر این حدود خارج و داخل با من دشمن هستند. خود زانی که عشایر دوروبر لگل من دشمنن. این حدود کوێ؟ این حدود کامسه؟ هم اون حدود کوێ؟ هر آن دولت از عشایر همجوار اسلحه پس بگیرد بنده هم حاضرم اسلحه خود را بار کرده تقدیم نمایم. هر وقت دولت هاد ما بقی چک کردنش حاضرم خواب چکم. پس لەگرا ئای جعفرسان تفەنگ تەحویل نادا بۆ خاتریەوەی پیاش شۆڕژگیرەکە سوڵتانێکی گەورەس خۆی بە حاکم ئەگرا ئەزانێ نا ئەترسێ تفەنگەکەم دانێم دژمنم فرەزەم کوژن. پس ئەمە ترسە جعفرسان دەسیواوە ئەسلحەوە
قارەمانی نییە ترسە جێگەی تری نییە بڕوە مەجبورە بێن تفەنگەکان لە دەستی بەقیە بسێنن تامیش تفەنگەکەم دانێ تو سەیری ئەم سخافەتە بۆم ئینسانە کوردیانە دروستیەکەن بە زوانە خۆیوە ئەگەر نە دوشمەنانە بەندە هەمدارای ئەسلحە باشند بەندە بی ئەسلحە چطور میتوانم در این سنگلاخ زندگی کنم تو تماشا وصف جافرسان لە منتەقەی لهۆن و هەورامان کە پێی ئێژێ سنگلاخ واتە من ئەگەر ئەسلحەم نەوێت لەم سنگلاخە چۆن ژیان کەم دەی تۆ یعنی لەم سنگلاخە جافرسان چۆن پوڵ دەرتێری چۆن زندگی ئەەکەی ئەمە سنگلاخ مەگە نییە بەردەڵانی مەگەر نییە چۆن حاکمن لە هۆن و منتەقەی حکوومەتی خۆی ئێژێ سنگلاخ کورد بابا ئیسێشە هەورامیەکان گۆرانی ئێژن مەردانی مەردا پێی هەورامانی مردم بۆ هەورامان چۆن سانە هەورامان حاکمە مطلقە ئەوێ و هەورامان ئێژێ سنگلاخ بەردەڵانی یعنی چی بەردەڵانی خۆ گڵای داری نەخوارگە خۆب ئالەگرا ئەوێنی تەوسیفێکیش لە دواکەوتگی بێمەسرەفیە سەرزەمین ئەکا پس ئوسوولەن ئەم حکوومەتە دووبارە ئەگەر مەواجب دەوڵەتە قاجاڕیەنەوێ هیچ بەرەکەتێکی تیا نییە بۆ ئاغای جافرسان چی بکات لە ناوەم بەردەڵانیە كأنه كبير اللوت باريسا روبار تايمز و رايني واتيا روبار دانوبي واتيا تاران هەورامان سنگلاخە ئەمە کێی نووسێ جافرسانەی نووسێ دوور لە جافرسان ئەم گەرە کێسی جافرسان تا میزان سخافەت و سغارەت داوەزێنێ ها ئەمە جافرسان بزاگیسی در دو صورت بنده حاضرم اسلحه را تحویل بدهم. اول این که از تمام عشایر این حدود اسلحه را پس گیرید. دامن دو دانه شرطم هست اسلحه دانیم. یک لتواو عشایر اسلحه بسینن. دو. بنده هم بی گفتگو آنچه اسلحه دارم تقدیم می کنم. اما جاری هنوز شرطی دوی نود وتی تقدیمی اکمو. تو سری ام نامنگاری پریشان فکریه کاوران هم اینو ساگه. اما مثلا حکومتی بوگه جعفرسان. اوکی. یا این که ایسا دو شرطه که هر یک شرطه یکی که انجیب جیکا کافیه یا اصلحه لبقیه بسینه یا کاری درکه یا اینکه یک نفر مثل آقای آصف اعظم آقای آصف اعظم شیعه جولکه سنه بیت ایمه زمانت بکند و به من اطمینان بدهد بنده خودم با اسلحه و خانه و بچه ام به شهر می آییم. منظوری جنکه اسی خانه منظوری جنکه اسی اما هیچ وقت به جنو خو من نمود که ما خانه با خانه یعنی آلگرا ترجمه مال کریاگه و مال و منال کریاگه سو خانه و بچه ماشه میزان السخافات به شهر میاییم یعنی مکاوراش وحشیه و ولقه و شاخ و داخه و ایستیت شهر تسلیمه بی آقای آصف اگر چی بکه تزمین که خب آلگرا مقامی که گوره با آقای آصف درید کم آقای آصف جیگه چیه احترامو اکرامو آقای جعفرسان حذیفیه که خب و قول و اطمینان رؤسای قشونی برای بنده نتیجه ندارد. امروز یک نفر رئیس محترم به بنده قول می دهد فردا او می رود و دیگری می آید. امروز دانه رئیس محترم تو تماشای ام چاپلوسی زوان جعفرسان بکن قولم پیدا و بیانی اشیاء که ترتید کارکن هکا
هیچ گوش به حرف و قول رئیس سابق نمی دهد و هر گونه بار ناطاقت گردن بنده می گذارد. غیر از این دو فقره اگر می دانید باز دولت دست بر نمی دارد. دیگر بنده جز مهاجرت به خاک خارج تکلیف و چاره ای ندارم. دروزن خواه رو رشکا اگر دولتم کار نکام من مهاجرت کم، ولی در انجام ئێمە دیمان جعفرسان شەڕی کرد و شکستی خوارد، مهاجرتی نکرد. پسالەگرا جعل نویس بوون دەی تۆ ئێژیان لەگا جعفرسان وت کەسی من ئەگەر ئەم کارانە دەوڵەت نەکا کە مەجبور بووم بە ئیتمینانە خاتر و تەسلیم بووم مەجبورم دەرچم. دەی دەر نەچوو جعفرسان شەڕی کرد، من خۆم جەنگنامەی جعفرسانم خوێندووە. دەی تۆ ئەم جعلە بۆ بەناوە جعفرسانە نووسی میزان سەخافەت ئەدەیت و جعفرسان خار و خەفیفی ئەەکەی تۆ نۆکەر و ئەجیر شدەی دەوڵەتە قاجاریە و اقتدار دەوڵەتە قاجاریە تەسبیت ئەەکەیتە ناو زەهنە ئێمە تەسویرێکیش لە قدرەت و اقتدار دەوڵەت و مردمانێک کە دڵیان واوە فەرمانپەزیری و فەرمانبەرداریە لە دەوڵەت هەر تکرارەکەیت و هەر تکرارەکەیت. بنده هیچ نگرانی از شخص اعلی حضرت قدر قدرت پهلوی ارواح نافداه ندارم. دروزن خوار و رشکه اگر کسی که قصدی بیوید کسی به مشروعیت بناسید ئەوە خەتابی بکە چاپلوسیەکە جعفرسان دەی بۆ شەڕی تەکاکە دەی ئەمە حەزرەتێ قەدەر قودرەتێ ئەعلا حەزرەتێ ئەرواح و نافەداس چۆن تەکیا شەڕەکە ئەو هەنووس هیچ حرەکەتێکی نەکردەوە تەسلیم بووگە لەم نامە کەوت کەسە مەسینە هەڵگیری و پاچەخاری و خانزادی بۆ ئاغای پەهلەوی و لێلو دانشانە دامە شەڕەکاتەکە پەهلەویە پەهلەوی تووشان دووچارە بحرانێکی گەورە ئەویت. چۆنە ئەم داستانە؟ ناڵێ و بە مەراحم کاملەی ئیشان کەماڵ ئومیدواری را دارم. باڵێ من بەڕەحمە ئەم پیای گەورە ئومیدم هەست بمان وەخشێ. دەبوو چ گوناحێکە کردگە ئاغای جعفرسان؟ تۆ مەگەر مەنسوب بە دەوڵەتە قاجاریە نییەی؟ تۆ مەگەر سەرحەددارە ئێران نەوگی؟ تۆ مەگەر خەدەماتە بێشائبەت نەکردگە؟ تۆ مەگەر خەلعەتە نەگرتگە؟ تۆ مەگەر مەواجب ناگری؟ دێخۆ ڕەزاخان هاتە سەرکار کارمەندانە دەوڵەتە بۆ جمهوری ئیسلامی هاتە سەرکار کارمەندانە دەوڵەتە جمهوری شاهنشایی دەرکرد؟ دەری نەکردن. یەک عیدە ئۆمەرای ئەرتشی کوشت و تەواو بڕیاوە ما باقی لەسەر کارەکانی خۆیانمانۆ تۆ بۆشی شێ بخاتە دەرەوە. ئەوە شانشا لە تاران بۆ تۆ چ فەرقێکەکە؟ چه ئەحمەد شای قاجار وێ چه ئاغای ڕزاخانە پەهلەوی وێ نامەیەکی بۆ دەنووسا ئەو جافەرگیان لەمە بەبعد خەراجەکەت بە ناوە من بدە. ئەویش هیچ مشکڵێکینەوە لەسەر جێگەی خۆی دانیشتو دەسەڵاتە خۆی بوو هیچ مشکڵێکینەوە. ئای جعفر سوڵتانی سری اتفاقات جدید کەوتگە مؤسسات جدید تێرین دەوڵەت شکل و قیافەی ئەگۆڕێ نیروی ئەرتەشی تێرین نیروەکانە تۆ ئاموزش بدا لە باسە ئەرتەشی کەنەبەریان وەکو جەماعەتی پارتی و یەکێتی دەی بۆ ئەمە اتفاقە نەکەف چون ئەساسە داستانەکە دروست چون تۆ لقمەت دەفەوە دەورە ملتا نای پێچێنی تۆ. دەی باشە دەوڵەتە ئێران نامەی ئەهنارد و مەواجب و حقوقەکەی جعفرسانی ئەهنارد و ئەسلحەی جەدیدی ئەهنارد و عیدەیە سەرباز و سەرهەنگی ئەهنارد و ئەویدا بێ زەحمەت ئەم لەشکرە ئێرانە تعلیماتیان بن و ئاموزشیان بن و سازماندەهیان بکەن و بەرە ورودیە کردەوێ. دەی ئەمە جواوەکەی تۆ نەبوو خۆ دەی خۆ ئەمە درۆست درۆکەی بێژی ئەمە بە ئەقڵەوانە نەگەیگە. خۆ ئەمما ئەز مەئموران ئیتمینان نەدارم. باڵێ لە ڕەحمە ئاغایە پەهلەوی ئیتمینانی هەز وەلێ لە مەئمورەکانی نێسی. باڵێ و بی ئەندازە ئەز ڕەفتار و معاملات آنها وحشت دارم. بێ ئەندازەش لە ڕەفتار و معاملاتیان وحشەتم هەز. تۆ سەیرە ئەم سانە هەورامانە بکە ئەم کاورای ترسەزاورە تەسلیم بووگە وحشەتی هەز لە مەئمورینە دەوڵەتە ڕزاخانی دەی چۆن شەڕیان تەکاکە؟ دێمە توێژیتی ترسیاگێکی داڕزیاگی وحشەتکریاگە بە ناوە جعفرسان دەی جعفرسان چۆن شەڕەکا لێو دووە؟ معلوم نییە.
نعلم که به هیچ چیز آنها نمیتوانم باور کنم، زیرا به چشم خود میبینم که هر که اطاعت میکند فوراً مأمورین برای ترقی خودشان او را ذلیل و گرفتار مینمایند، چنان که رضاوی ها به میل خودشان آمدند و اطاعت کردند، بعد مأمورین برای تحصیل منصب و رتبه و نشان آنها را یاغی قلمداد نموده و آنها را حبس کردند. پس از آمدن رتبه و نشان آنها را مرخص کردند. برای محمود خان دزلی با قرآن قسم خوردند و به او اطمینان دادند، پسر او را هم بردند که خلعت و منصب و مواجب او بدهند. ناگاه شبانه سر او ریختند و او را آواره و در ساختند. پس از قرآن دیگر بنده به چه چیز باور کنم؟ به تضمین آقای عاصف من لسر و ندود جعفر سان تو حافظه ایرادی پیکرگه تو لسر وت عاصف السنه بیت من اطمینانم پی با تسلیمم خودم و خانه و بچه ها میاییم سنندج ما تو ندود ده ایستا چون ایجی من دوای قرآن اطمینانم بکی بی و قرآن تان خوارد بو محمود خان دزلی اما تناقضی کی گوره دی ده چون اما متناقض نیت که تو تضمین لعاصف گرکه بعد لقرايجي محمود خان الدزلي قرآن يعني بو خواردو برديان ونيانا جيلي بيو دي قرآن عملناكا چيتر من باور بكم بسر خودتان قسم است تا اطمینان کامل حاصل نکنم جرأت ندارم اسلحه از خود دور کنم. تا اطمینان حاصل نکم جرأت ناکم نخوم اسلحه دور کنم. انا مكاوراي ترسياق اسلحه بيو چون ترسياو لرشادتو لقوريا نبو ديبو اسلحه كيدانا نياو هراكا هراي اكردتر من لآخره هراي نكرد ولی لآخره شکستی خوارد. ايوه لقراد ديتان نقش آية الله مردوخ چبو؟ نقش آية الله مردوخ تاريخ سازي بو. عنوانو تایتل آية الله دانو دان تريبون مزگوتو خوين شيرين كردني لناو مردمو دان كرامات للراستاي نيات جولكا و كورپريشن جولكاس بم دسه تو تازه افهمي تكاياي شيخكان چيان کرد، تكاياي درويشي و تصوف چيان کرد، تريبون مزگوتكان چيان کرد، علامه و علما چيان کرد، دانشمندان و فارغ التحصیلان وکو رشید یاسمی و علی محمد افغان و محمد قاضی و معینی کرمانشاهی و امانه چیان کرد به ایمه؟ دکتر کریم سنجابی چیان کرد به ایمه؟ امانه چیان کرد؟ امانه امیانه کرد و مردوخ کردی. لقرا من ثابتم کرد متن جعله قشتي دس هلوسه مراسلات الرد بدل نبوغا اتفاقي نكفتغا اميانه دروس كرغا جعل تاريخ بكن لبروي دولة 2500 ساله ايراني دروس بكن لبروي قدرته تداوم سلطه ايراني جيب خن لبروي بيجن ام قدرته وام اقتداره بفاصله 2500 سال موجود بوغا و ختمی گیگا به امروی که ایمه وینین در نتیجه ایمه مقاومت نکین لبرانبر دولت ایرانیه، دولت ترکیه و دولت عراقیه بو چون آغای مردوخ کردستانی آیت الله جولکی ابن جولکی اجداد جولکی پوفیوز بیدایکو باوک بو ایمه دانیاگه توجه تن کرد؟ اما اتفاقی که کفتگه اما اوشتسه و بعنوان حكاية تاريخي وتاريخ مدون وحكومة برتمطراق وامانه بحثي اكن تا بفهمي چون قدرته داوكار دور بونيان لتو سندقه ليان سندقي تو حجيني ايتر او نامه لبوم الشيميائي خطرناك ترى هر او ايمي بابخت كردقه هر اوه توجد کرد که لزمیر ناخودآگاهی تو چی کاری تحت ناو تاریخ من قولتان پیدم به اطمینان خاطر و حج کسی لم کردواره ام تاریخ و امانه اینوسن واکه ایمه تماشایه که این تماشای ناکا. پس آقای علامه آیت الله مردوخ نل پیاو چاکی
نە لە مێرخاسی لە لە مسلمانە خاس بوونێک نە لە عالم بوون تاریخی بۆ کورد نووساگە دەستوریان پێداگە تاریخی بنووسێ کە تێیا کورد متی و نۆکەر کورد تێ هەڵدریاگوێت و تەولید دەوڵەتی ئێرانی بکاتەوە تریبوونە مزگەوتە نێنە بەردەسی جەمعیەتێک کە کۆچی ئەدەنە ئەم شارانە نامەیە کە لە ناوە ئەم بەجێ ئەمێنێتەوە فەرامین و فتواهای ئیسلامیە کە لی بەجێ ئەمێنێتەوە دەڕاستایە تەسلیم بوونە لە مقابڵە دەوڵەتە ئێرانی دەوڵەتانە منتەقە و کۆرپۆریشنەکانە منتەقەوێ نەقش و ڕۆڵ و کارکردە ئاغایە ئایەتوڵا مەردووخە پەدەرسوختە ئەمەسە گرتتان تا بزانی جوولەکە لە کامە جامە تێتە ناوەوە چی بە تۆ ئەکا چی بە تۆ ئەکا جوولەکە ئیستا بزانن لە ناوی شارەکانتانە و لە منتەقەی خۆتانە کێ بنە جووس و لە بەرامبەر توا ئەوێسێت و حەز بە ئێرانەکا و بەناوە کورد و قسە ئەکا و خۆی بە کوڕە کوورش ئەزانێت و هەڵەخات و داخات و بگەسۆ معلم و بگەسۆ کارمەند و بگەسۆ فعالی جامعەی مەدەنی و بگەسۆ ڕئیسی حیز بزان ئەم ئیبنە جوولەکانە کین وایان کردکە بە ئیمڕۆ وا ئێوە وانتیە پس ئێوە دیتان ئێمە بە شوێنەوە نەگەڕیان بزانین جافرسان پێ خاسێکە زۆردار و یا زۆردارنەوە ئێمە بە شوێنە ئەوە گەڕیان بزانین ئەم نامە بە چه قەستێ نووسیاگە قەستە ئاغایە مەردووخ چی بوو لەم نامە مخاتەبە ئاغایە مەردووخ جافرسان نەبوو مخاتەب ئایەندەگان بوون ئێمەمانان بووین وا لە ژیرە ئەم تەسلیمکاریە بمێنینەوە لایەوە خۆش